دیارە ئێمە لە مێژ بوو بەتەما بووین لە هەرێمی کوردستان دەربازی عێراق بین و بەتایبەتی لە بەغدا زۆرێک لە لایەنە عێراقیەکانی لێیە سەردان کەین لە چوارچێوەی پەیوەندیەکانمان و کاری پێکەوەیی و کاری هاوبەش و عیلاقاتێکی بەهێز بۆ تێکۆشانێک لە پێناوی بنیادنانەوەی عێراق یا دیارە عێراقیەکی دیموکراتی لەو چوارچێوەیدا لە چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی بەغدامان کرد و چەند لایەنێکمان بە ئامانج گرت سەردانیان بکەین هەموو ئەوانەمان پێکێنا و ڕەنگە لە دەمی داهاتوودا زۆرێکی تر لەوانەی کە ماوە بچینەوە جارێکی تر بۆ بەغدا سەردانی ئەوانە بکەین و لە کۆی گشتیشدا دەکتێ بڵێم سەردانەکەمان سەرکەوتوو بوو لەگەڵ هەموو ئەو هێز و لایەنانە پێشوازیێکی گەرمیان لە ئێمە کرد و دیدی هاوبەشمان هەبوو ڕوئای هاوبەشمان هەبوو خوێندنەوەکانمان تا ڕادێکی زۆر هاوبەش بوو بۆیە بڕیاری ئەوەشمان هەبوو کە پەیوەندیەکانمان لە دەمی داهاتوودا بەردەوام بێ و بەهێزتر بێت. دیارە زۆرتر باسی ئەوەمان کرد کە ئێستا عێراق لە هەڵوەشاندایە و کۆمەلگای عێراقی بەگشتی تووشی داڕۆخان بووە لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی بڕێوەبردن و هەتا لە ڕووی هێزی پاراستنیشەوە مداخەلاتی نێودەوڵەتی ڕەنگە بەشێکی بێ کە عێراق ئێستا تەنهاهی عێراقیەکان نەبێ بەڵام بەشێکیشی کەم و کورتەکان هی هێز و لایەنە عێراقیەکانە کە وەکو ئەرکی خزمەتکردنی عێراق بەو بەرپرسیارەتێ هەڵنەساون زۆرتر لە گفتوگۆگانمانە لەسەر ئەم خاڵە ڕخنەی خۆمانمان کرد لەسەر ئەو بابەتەی کە ئەو دۆخەی کە هەیە هەمومان لێی بەرپرسیارین و بنیادنانەوەی عێراقێکی پێکەوەییش ئەرکی هەمومانە لەسەر ئەم خاڵانە زۆر قسەمان کرد و گفتوگۆمان کرد کە خاڵی هاوبەشمان زۆرتر بوو لەسەر ئەوە زۆر قسەمان لەسەرەوە کرد کە تەعەسوبی قەومی و دینی هۆکارێکی تر بووە بۆ ئەوەی کە کۆمەلگەی عێراقی بە پێکاتەکان بە ئەدیانە جیاوازەکان لێکدا ببڕێ زۆربەی کات کەوتوینەتە ناو شڕێکی قورس و گرانەوە کە ئەمەش بەشێکی ڕەنگە ناهوشیاری کۆمەلگای عێراقی بێ بەڵام بەشێکیشی دەستێوەردانی دەرەچیە کە هەمیشە هەوڕیان داوە بۆ ئەوەی سیاسەتەکانی خۆیان پێش بخەن کۆمەلگایان پارچە کردووە ینی سیاسەتی فەرقەت تەسوودیان بەکارهێناوە پەرتکە و زاڵبەیان بەکارهێناوە بۆیە ئەمانە هەیە بەڵام گفتوگۆمان لەسەرەوە بوو کە لە دەمی داهاتوودا ئەمانە ئەم ئەنجامەی عێراقی لێکەوتەوە پێویستمان بەوە هەیە کە لە پرۆسەیەکی ئاشتی و پێکەوە ژیان و دیموکراتیدا عێراقێکی بەهێز بنیادن دێنەوە لەسەر ئەم خاڵانە زۆر گفتوگۆمان کرد و خاڵی هاوبەشمان هەبوون. دیارە ئەوان داوای ڕوونکردنەوەیان کرد لەسەر سیاست و تێکۆشانی تەبگەری ئازادی و هەندێکیش بۆ خۆیان ئاشنای تەبگەری ئازادی بوون من دەمەوێت لێرەدا ئیشارە بە خاڵێک بکەم کە نوێنەرێکی ئێمەی تەبگەری ئازادی کە بە ناوی مامۆستا یوسرا سەرا ڕەجەب کەمەر ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی عێراقا لە ڕاستیدا بۆمان دەرکەوت مامۆستا یوسرا ئەستێرەیەکی گەشی ناو ئەو ئاسمانە لێڵ و تەمۆ غوماراویەی عێراقا مامۆستا یوسرا لە زۆر پرسە نیشتیمانی و پرسە گرنگەکان بۆ خزمەتکردنی خەڵکی عێراق بۆ پرۆسەی ئاشتی بۆ پرۆسەی دیموکراتی بۆ ڕێگریکردن لە تەدەخولاتی دەوروبەر و پرۆسەیەکی ئاشتەوایی کە پێش بکەوێت مامۆستا یوسرا ڕۆڵێکی گرنگی بینیوە دەکرێت بڵین مامۆستا یوسرا کەسێک وەک فریشتە لە ناو ئەو با بڵین تەنگەشەی عێراقدا کاری کردووە بۆیە لە زۆر شوێنگوێمان لەمە ئەبوو کە ئەیانوو ڕاستە ئێوە ئەندام پەرلەمانێکتان لە عێراقا بەڵام حسێب کە 100 ئەندام پەرلەمانتان لە عێراقەیە لە شوێنێکی تر گوێمان لێ بوو وتیان یوسرا ڕەجەب حسێب کە 50 ئەندام پەرلەمانە چونکە ڕەنگە کوتلەی وا هەبێ دەیان ئەندام پەرلەمانی هەیە تا ئێستا قسەیەکی نەکردووە ڕەنگە هەر دەست بەرزکاتەوە و دەستدانەوێنێتەوە بەڵام یوسرا وێنەیەکی لە شێوازی خەباتی ئێمە لە تەرزی خەباتی ئێمە لە مۆدیلی تێکۆشانی ئێمە لە ناو ئەنجومەنی نیشتیمانی عێراق پیشاندا بوو کە زۆرینەی ئەو لایەنەی ئێمە سەردانمان کردن ئاشنای تەبگەری ئازادی بوون و سەرسام بوون بە خەبات و تێکۆشانی تەبگەری ئازادی و دیارە حەزییان لەوە هەبووە هەوڵیانەدا کە پەیوەندەکانمان بەردەوام بێ بەشێکی ڕەنگە لەو وێنە جوانەی کە مامۆستا یوسرا تەمسیلی کردبوو لە ناو ئەنجومەنی نیشتیمانی عێراقدا بەمە سەرسام بوون بۆی خواستیان هەبوو لەگەڵ تەبگەری ئازادیدا کە ئەوانیش سەردانی ئێمە بکەن و ئەو سەردانانە بەردەوام بێ ئێمە بۆیە چوین خۆ سەردانێکی نەبووە تەنها بۆ مناسبەیەکی کەمچین ئێمە باسمان لەوە کردووە کە پەیوەندیمان هەبێ کە لە بنیادنانەوەی عێراقدا ئاڵوگۆڕی ڕاوبیر و بۆچوونەکانمان هەبێت
و لەو چوارچێوەیەدا ڕای جوانی ئەوانیشێ ڕاستە هەندێک سەرنج و تێبینیان هەیە لەسەر ئەو دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە ڕاستیدا ئەوە ڕەنگە بۆ خۆی لای کۆمەڵگەی هەرێمی کوردستانیش جێگەی ڕەخ نەبێ گەلێک گلەیی و گازندە کرا لەسەر ئەم بابەتانەی کە هەیە لە هەرێمی کوردستان چونکە ئەوەی کە هەیە لێرە دەسەڵاتێک هەیە ئەم دەسەڵاتە شەڕ و ململانەیەک لە بەغدا دەکات بەڵام ئەم شەڕ و ململانەیە لە پێناوی کۆمەڵگەی هەرێمی کوردستان نەبووە بەڵکو لە پێناوی پلە و پۆست و بەرژەوەندیە مادەکانی خۆیان نبووە بۆیە لە بەدیلی ئەوەدا پێیان خۆش بوو کە مۆدێلێکی نوێی تێکۆشان لە ناو خەڵکەوە بۆ خزمەتگوزاری خەڵک وەکو خزمەتکردنی خەڵک وەکو ئۆپۆزیسیۆنێکی ناو خەڵک بەرامبەر بە دەسەڵات خوێندنەوەیەکی جوانیان هەبوو بۆ تەبگەری ئازادی لەو چوارچێوەیەدا بوو ئێمەش داخوازی ئەوەمان کرد و هەروەها ئەوانیش داخوازی ئەوان کە پەیوەندیەکانمان بەردەوام بێت ئەم مۆدیل و تێکۆشانەی خەباتی تەبگەری ئازادی بەڕاستی مۆدلێکی قوبوڵە بۆ ئایندەی عێراق چونکە ئەمە هەموو ئەم شێوازانەمان بینی کە ڕەنگە بۆ خۆی چۆن دەسەڵاتی شۆڤینیستەکانی عێراق لە پێش ئێستادا یان نەفەسێکی تەعەسوبی قەومی کاریان کردووە لە عێراقدا هەندێک گرژی و ئاڵۆزی لێکەوتوتەوە دەسەڵاتی هەرێمی کوردستانیش بمانەوێت نەمانەوێت ئەمە حقیقەتێکە بە تایبەتی لەو ناوچانەی کە ئێستا بە ناوچەی کێشە لەسەر یان بە ناوچەی ناکۆچی لەسەر ناوزە دەکرێتۆمانە لەو کاتانێک ئەمان لێ هەندێک گرژی و ئاڵۆزی هەبوو ئەمانش بە هەمان نەفەس کاریان کردووە و جارێکی تریش ئێستا ئەوەی کە لە کەرکووکەیە ئێمە ئەوەشمان گەیاندە زۆرینەی لایەنەکان کە لە ڕاستیدا ئەوەی کە لەلایەن ڕاکان جبووری ئەوانەیە جارێکی تر ئێوێ ئەم شێوازە بەردەوام کات ئەمانە چارەسەری لەگەڵ خۆی نایێنێ بەڵکو ئەو کێشە و ئاڵۆزیانی کە ئێستا لە عێراق هەیە ئەنجامی ئەو جۆرە سیاسەتکردنەیە ئەگەر ئەمانەوێت عێراقێکی نوێ بنیادنیەوە دەبێت لە شێوازێکی نوێ بگەڕین لە لێگەڕین دابین بۆ شێوازێکی نوێ ئەوان ئەم شێوازیان لە تەبگەری ئازادیدا دەبینی بۆیە پێشوازی گەرمیان کرد و بڕیاریش وایە لە گفتوگۆکانمانە پەیوەندەکانمان بەردەوام بێ لەگەڵ ئەو لایەنانەی بینیومانە و جارێکی تریش ئێمە سەردانی بەغدا دەکەین و هەر لەو چوارچێوەیەدا نەک لایەنەکان بەڵکو کۆمەڵێ کەسایەتیشمان بینی کە با بڵین پێگەیەکی گرنگیان هەیە لە ئاڕاستەکردنی سیاسەتی عێراقدا لەگەڵ ئەوانیشدا هاوڕابووین دید و بۆچوونی ئەوان خوێندنەوەی ئەوانیش بۆ گشتی کۆمەڵگای عێراقی بە هەرێمی کوردستانیشەوە دید و بۆچوونێکی جوان بوو دەکرێت بڵێن ئەبێ و نوێنەری سابیعەکانیشمان بینی وەکو ئەو پیاکاتانەی کە وەکو کۆتا هەندیارە ئێمە کە باز تەبگەری ئازادی دەکەین بۆ گشتی کۆمەڵگای عێراق و هەرێمی کوردستانە تەنها لە چوارچێوەیەدا نەبوو وەکو بەرژەوەندی حیزبی یان وەکو پەیوەندیەکی حیزبی بەڵکو وەکو پێکاتەکانی تریش کوتلەی بابیلۆنمان بینی کوتلەی سابیعەکانمان بینی کە نوێنەرایەتی ئەوان لە پەرلەمان هەیە و ڕۆڵێکیان هەیە پێشوازی گەرمی ئەوان کە کرانەوەی شوێن و بارەگای ئەوان بەڕووی تەبگەری ئازادیدا و پێشوازی گەرمیان و خۆشەویستی ئەوان بۆ هەباڵ یوسرا بۆ مامۆستا یوسرا کە لە دەمی ڕابردوودا هێرشێک هەبوو لەسەر مامۆستا یوسرا وەکو ئەم مۆدیلەی تێکۆشان کە نامۆیە لە عێراق و هەرێمی کوردستاندا بەڵام زۆرێک لەوانە بووبوونە پاڵپشتی مامۆستا یوسرا بۆیە لە شێوازی خەباتی مامۆستا یوسرا کە مۆدیلێکی نوێ لە هەرێمی کوردستاندا ئەم شێوازە لە عێراقدا هەندێکەیە کە ئیشی بۆ دەکەن بۆ ئێمە گەشببینین بەوەی کە لە دەمی داهاتوودا تێکۆشانەکانمان بگەینە ئاستێکی بڵندتر هەر لە چوارچێوەی سەردانەکەمان بۆ بەغدا کۆنگرەی گشتی کوردەفەیلەکانمان بینی دیارە مەعاناتیان هەیە ئەوان کە لە دوای ئەو پاکتاوەی کە بە قۆناغ بە سێران داهات هێشتا لە ناو ئەنجومەنی نیشتمانی عێراق بڵێنجێگەیشی ئەوان نییە بۆیە تا ئێستا ئەو پاکتاوەی کە لە سەروان هەیە وەکو خۆی وەڵامیان نەدراوتەوە یان قەرەبوو نەکراونەتەوە لە ڕووی معنەوی مادی یان کۆمەڵی باکتێک کە جێگەیان نەبێت لە وەکو پێکاتێک یا وەکو کۆتایەک لەو چوارچێوەشدا هەندێک گفتوگۆمان کرد بەڵێنمان هەیە کە کاری هاوبەشکەین کۆتا قسەشم ئەوەیە ئەگەر بڵێم لە ڕاستیدا سەردانەکانمان سەردانێکی سەرکەوتوو بوو بۆ لای مثلەن ڕوتی سەدر تیاری حکمە مەجلیس ئاعلا هینی کوتلەی سابیعون کوتلەی بابیلۆن و هەروەها ئەو کەسایەتیانەی کە بینیمان جگەل لەوە شتێکی تر بڵێمەوانە ئەوان ئەو سەرسامیەی کە هەیەە بەرامبەر بە جم و جۆڵ و خەبات و هەوڵەکانی مامۆستا یوسرا یا چالاکیەکانی مامۆستا یوسرا لە گشتی گفتوگۆکانماندا هەر باسی پەیوەندێکی هاوبەشی حیزبیمان نەکرد بەڵکو باسی ئەومان کرد کە کاری ناو پەرلەمانیش کاری هاوبەش مامۆستا یوسرا لەگەڵ کوتلەکانی ئەواندا هەبێ بۆیە من جارێکی تیش تەکی دەکەمەوەمانە سەرسام بوون بە چالاکیەکانی مامۆستا یوسرا ئەوەندە باسییان دەکرد کە ڕۆری بەخەر کوتلەیەکی دەیان پەرلەمانی هەیە بۆیە ئەوانیش خواستیان هەبوو لەسەرەوەی کە مامۆستا یوسرا
پاڵپشتێکی ئەوان بێ چالاکیەکانی ئەوانە دەبین بەڵێ زۆرێک ئەوانەی کە ئێمە سەردانمان کردن و پەیوەندیمان لەگەڵانە داناوە لەناو پەرلەماندا هەن بۆی کە تۆ لە دەرەوەی پەرلەمان کار دەکەی تۆ دەبێت لە واقعدایان لە واقعی گۆڕەپانی تێکۆشاندا بە پەرلەمانی شەو بە ناو کۆمەلگاشەوە ڕنگ بداتەوە بۆیە کە تۆ لە ناو کۆمەلگادا کاری هاوبەشت هەبێ دیارە ڕنگدانەوەی تۆ لە ناو پەرلەمانیشدا دەبێ هەبێت بۆی مامۆستا یوسرا ئێمە ئەوەی کە باسی تەفگەرمان کرد دەیانزانی تەفگەر بەیان پرسیاریان دەکرد لە شێوازی خەباتی تەفگەر کە باسمان دەکەوتیان ئەم شێوازەی کە ئێوە دەڵێن ئەمە مامۆستا یوسرا لە ناو پەرلەماندا ئەم شێوازە تێکۆشانە دەکات بۆیە ئەو شێوازەی تێکۆشانی ئێمە بە دڵنیاییەوە لە ناو پەرلەمانیشدا دەبێت